ئەوەتان بیر چوو زۆرێکتان لەم ڕێگایە لە ڕێگای کەرکووک چەمچەماڵ ئەمنەکان ئیستیخباراتەکان مجریمەکان چەندێ شەقیان تێڵدان چەندێ زلیان لێدان چەندێ سوکایەتیان بە ئێوە کرد بیرتان چوو نەتوانەتانی کیلۆی تەماتە دەرکەن کیلۆی تەماتە بەسەر بەرزیەوە چەند جار شتەکانی دەستی خۆتان فڕێ نادرا 2 کیلۆ تەماتە 2 کیلۆ خەیار 2 کیلۆ پرتەقاڵت بۆ کە سوکار و مناڵی خۆتە هێنا فڕێیانەدا لیانە سەندی بیرە چوو باشە بۆ نەش زووشتمان لە بیرە چێە ئەمڕۆ حاڵت خۆشە و ژیانت خۆشە ئاگات لە فەقیر و هەژار نەماوە نەوەتەکانت بیر چوو کە خۆت احتیاجی نانێک بووی بیخۆی میلەتێک ئەمە حاڵەکەی بێ جگە لە سزای خوا چاوەڕێ و پێشبینی هیچی بۆ ناکرێ سزای خۆش بەڕێوەیە ئەوە وعدی خوایە هەر کەسێک ناشکری بکە عەزابیم بە ئێش و ئازار و گەورەیە جا ئەو وعدی خوایە ئەگەر لە هەڕەشەی خوا ئەترسین با سپاسی خوا بکەین بۆیە خۆشەویستان با بترسینەوەی خوا نەخواستە پێچەوانە بێتەوە با لەوە بترسین کە بەیانین خوای گەورە تووشی کێشەی گەورەمان بکات